خۆشبەختانە منداڵانی پەیوەنددار بە هەموو تەمەنەکان و بە هەموو جۆرەکانی ڤاکسین بێبەش نەبوونە هەمووی ڤاکسین وەرگرتووە. چەندین نەخۆشی کۆلێرا تۆمار کراوە، چەندین وڵات لە هەواڵەکان خۆتان بڵای دەکەنەوە خۆشبەختانە نەبووە. نەخۆشیەکانی ڤایرۆسات کە خەڵک خۆی دەڵێت نەخۆشی ڤایرۆسی زۆر بۆ سەرەتانی زۆر بە نەخێر ئەوە هیچ بنەمای زانستی نییە. بە پێچەوانەوە نزیکەی 250,000 پشکنین بۆ ڤایرۆسی ئەیدز و ئیلتیهاب کە بە ڤایرۆسی کراوە. ئەوە تەندروستی گشتیە شوێنە گشتەکان بینیتان کە ئەو ژمارە زۆرەی کە هاوڵاتی سەردانی شوێنە گشتەکان مەطعەم و چێشخانە چەند شوێن داخراوە و سزادراوە و ڕێنمایی دەوجێت و هەموو کرێکارەکانی کارتی تەندروستی و پشکنینیان بۆ کراوە. ئەو نەخۆشانەی کە لە ساڵی 2017 ڕوویان لە ناوەندە تەندروستەکانی پارێزگای هەولێر کردووە بریتیە لە 5,639,500 کەس ڕویان لە ناوەندە تەندروستەکان کردبوو. ئەو نەخۆشانە کرا کە لە ناوەندەکانی تەندروستی پێشکەشیان کراوە زیاتر لە 545,933 تیشک بۆ ئەو نەخۆشانە گیراوە. نەشتەرگەری لە ناوەندە تەندروستەکان 91,252 نەشتەرگەری لە سنووری پارێزگای هەولێر ساڵی 2017 کراوە. ژماری لێدایکبووان لە سنووری پارێزگای هەولێر ساڵی 2017 39,544 منداڵ بووە. ڕێگای تەلەفۆنەوە پەیوەندی بە 120 دەکەن زیاتر لە نزیکەی تقریباً 1087 حاڵەت بووە.